ئەمڕۆ پەرلەمانی کوردستان لە سەرچەند پرسێک کۆ دەبێتەوە کە یەکێک لەوان خوێندنەوەی دووەم بۆ هەمواری پەیڕەوی ناوخۆیە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لە سەر کۆبوونەوەی پەرلەمان. وەلی سەلیم پێامنێری پێم لە هەولێرەوە وەردەگرم. وەلی سڵاو لێبێت وەم کاتت باش. پەرلەمانی کوردستان بۆچی کۆ دەبێتەوە و پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان چی بەسەردێت؟ سڵای خی گەورە لە تۆ تاوە بینەروی سەرانی کەناڵ ئەسمانی پێمێتن بەڵێ تەوری دانیشتنی کۆبنەوەکەی پەرلەمانی کوردستان خۆی لە دوو تەوری سەرشی دەبینێتەوە. تەوری یەکەم تایبەت دەبێت بە ساڵ یادی ئەنجامدانی ڕفرادۆم کە سەرۆکی پەرلەمانی کوردستان بڕیار وایە بە بەم بۆ نێوتەیەک پێشکەش بکاتن کە باز لە ئەنجامدانی ڕفراندۆم دەکاتن لە هەرێمی کوردستان و هۆکارەکانی سەرنەگرتنی ڕفراندۆم لە هەرێمی کوردستان دەخاتە ڕوو. ئەمە تەوری یەکەم دەبێتن لەلایەن سەرۆکی پەرلەمانی کوردستان و ئەوتە پێشکەش دەکرێت. تەوری دوم تایبەت دەبێت بە هەموارکردنەوەی چەند مادەیەک لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەو پەیڕەوە تازەی کە لەم خولەی پێشووترا کە پەرلەمانی کوردستان پەسەندی کرد لەم خولەشکە چۆتە بواری جێبەجێکردن، بەڵام وا دیارە بە هاوکاری یاخود بە ڕێکەوتنی نێوان فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی و بستنەوەی گۆڕان ئەو بڕیار وایە 16 مادە لە پەیڕەوە تازەکەدا هەموار بکرێتەوە. ئەو مادانش کە تایبەتن بە زۆربەی زۆریان تایبەتن بە دەسەڵاتەکانی پەرلەمانی کوردستان بەرامبەر بە حکوومەت هەرێمی کوردستان ئەمانە هەموار دەکرێتەوە بە ڕێکەوتنی ئەو سێ لایەنە، هەرچەندە کە گلەی و گازاندە و هەروە ناڕزایەتی هەیە لە نێوان فراکسیۆن ئۆپۆزیسیۆنەکان کە دەڵێن ناکرێت بەم شێوازە هەموار کردەوە لە کاتێکدا پەیڕەوە کە تەمەنی هێشتا ساڵێک پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بەرامبەر بە حکوومەت بە پێی زانیاریەکانی تۆ زیاتر دەکرێن بە پێی پێڕەوەکە یاخود دەسەڵاتەکانی کەم دەکرێنەوە؟ ئەو ڕێکەوتنێکە کراوە لە نێوان ئەو سێ فراکسیۆنە بڕیار وایە کە دەسەڵاتەکانی پەرلەمانی کوردستان بەرامبەر حکوومەت کەم بکرێتەوە. بۆ نمونە بەسیترین شت کە زۆر گلەی و گازاندەی دروست کرد لە ئۆپۆزیسیۆنە ئەویش ئەوەیەکە لەمە دووە ئەگەر بەپێ ئەو هەموارکردنەوەی کە ئەوان لەسەر ڕێکەوتونە ئەو بەپێ ئەو ڕۆژنووسێک کە ئامادەیان کردووە کە خوێندنەوەیەکەمیشی بۆ کرا لەمە دووە هەر وەزیرێک لە پەرلەمانی کوردستان بانگەشت بکرێتن پەرلەمان بیێتن بانگەشتی هۆڵی کۆبنەوەی بکاتون لێپرسنەوەی لە بەرامبەر بکات یاخود بیەوێتن کە وەڵامی پرسیارەکانی بداتەوە وەزیرەکە بۆ هێنێتە ناو هۆڵی پەرلەمانی کوردستان و هەروە ئامادە نەبێت لە دانیشتنەکە لە کاتێکدا بەو پەیڕەوەی کە ئێستا هەیە ئەوە دەبێت وەزیرەکە ئامادە بێت لە دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان ئەگەر پەرلەمانی کوردستان ڕێکاری یاسایی بەرامبەر دەگرێتە بەر. واتە ئەگەر ئەم پەیڕەوە هەموار بکرێتەوە بە پێ ئەو ڕێکەوتنەی کە هەیە وەزیر لەمە دووە بە پێ ئارەزوومەندانەی خۆی ئەتوانێت بەشداری بکە لە دانیشتنەکە یاخود بەشداری ناکات. ئەمە خاڵەکانێکە گلەی و گازاندەی زۆر لەسەر دروست بووە. چەند خەڵک وەلی لاەنە ئۆپۆزیسیۆنەکان چی دەڵێن بەتایبەت ئەو لانەی کە ئەم جۆرە هەمواران بەدڵ نیە ئەوان چی دەڵێن لەم بارەیەوە؟ ئەوان دەڵێن ئەمە ڕێکەوتنێکی سیاسیە و هەروەها دەکرێتن ئەم ڕێکەوتنە سیاسیە بۆ کاتی تر بە ناکرێت پەیڕەوی ناوخۆ کە سرف یاساییە بەم جۆرە مامەڵەی لەگەڵ بکرێتەوە پەرلەمانی کوردستان دووبارە بخرێتەوە ژێر هەژمونی حیزب چونکە ئەم جۆرە کارکردنە ئەم جۆرە هەموارکردنەوە دووبارە پەرلەمانی کوردستان بێهێز دەکات لە شکۆی پەرلەمانی کوردستان دەداتن وەرە پەرلەمانی کوردستان دەخاتەوە ژێر ڕکێفی حکوومەت و حیزب نەک پەرلەمانی کوردستان کە گەورەترین دامەزراوی هەرێمی کوردستانەکە سوڵتەی هەبێتن لەسەر حیزب و هەروە حکوومەت هەرێمی کوردستانیش. بۆیە بەم جۆرە ئەوان ناڕازینە دەڵێن دەبێت ئەو پەیڕەوە تازەی کە ئێستا هەیە و هەروە لە خولی پێشوو هەموار کراوەتەوە ئێستا کاری پێکەن دەبێت هیچ نەبێ ئەم خولە ئەم پەیڕەوە ئێمە ممارەسەی بکەین بزانین دواتر کە خەلەلەکانی لەکوێ ئینجا هەموار بکرێت. ناکرێت ئێمە بە تەنها چەند مانگێک کە دانیشتنی پەرلەمانی کوردستان ئەم پەیڕەوە هەموار بکرێتەوە بۆ مەرامی سیاسی و هەروە یەکێک لە خاڵەکانی تر کە زۆر گلەی و گازاندەیان هەیە کە بە تایبەتی یەکێتی پارتی مەبەستیانە هەمواریکەنەوە تایبەتە بۆی کە لە پەیڕەوی پێشووتردا بازلەوە کرا بۆ هەر پەرلەمانتارێک لە ناو هەر فراکسیۆنێک بۆی هەیە جیابێتەوە یاخود سەربەخۆی ڕابگەنی یاخود بچێتە ناو فراکسیۆنیشتر، بەڵام لەو پەیڕەوەی کە ئێستا هەیە ئەمە لادراوە هیچ پەرلەمانتارێک بۆی نییە لە فراکسیۆنەکەی جیابێتەوە یاخود سەربەخۆی ڕابگەنێتن یان بچێتە ناو فراکسیۆنیشتر. ئەگەر بێتەوە ئەم کارە بکاتن ڕاستەوخۆ لە ئەندامی پەرلەمانی کوردستان نامێنێت و ئەو حیزبە یاخود ئەو فراکسیۆنە بۆی هەیە پەرلەمانتاریشتر لە شوێنی دابنێتن، بەڵام ئێستا یەکێتی پارتی و هەروە بستنەوەی گۆڕانش کە ڕێکەوتووە لەگەڵیان ئەم دایانەوەی ئەم خاڵەش هەموار بکەنەوە لەمە دووە ئەگەر ببێتەوە هەموار بکرێتەوە هەر پەرلەمانتارێک کە مەبەستێتی لە فراکسیۆنەکەی بڕواتن و ئارەزوومەندانی ئەتوانی بڕواتن فراکسیۆنی سەربەخۆ ڕابگەنێ یاخود بچێتە ناو فراکسیۆنیشتر. بۆی ئەمەش گلەی و گازاندەی دروست کردووە بە تایبەتی لای نەوەی نوێت پێیان وایە ئەمە دش بەوانە وەلی لەسەر پەرلەمانتاریشیان ڕایەنگەندەکە هێشتا کارایە لە پەرلەمانی کوردستان و کاری پێدەکرێت و هێشتا
هەموار نەکراوەتەوە دەسەڵاتی ئەوەی هەیە کە وەزیر یاخود بەرپرسانی باڵا بانگێش بکات و لێپرسینەوەیان لەگەڵ بکات هەتاوەکو ئێستا هیچ وەزیرێک بەپێی ئەم پەیڕەوە هێنراوەتە پەرلەمان لەو فترەی کە کارا بووە وە لێپرسینەوەی لەگەڵ کرابێت تاوەکو ئێستا هیچ وەزیرێک نهاتۆتە پەرلەمانی کوردستان بۆی کە لێپرسینەوەی لە بەرامبەر بکرێتن یاخۆت وەڵامی پرسیارەکانی پەرلەمانتاران بداتەوە کەواتە گۆڕینی پەیڕەوەکە چ کێشەیەک دروست دەکات کارنامەی چەند وەزیرێک لەمە دووە بربەسی جددی دروست دەکات لە بەردەم پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی کە وەزیر بانگێش بکاتن لێپرسینەوەی لێ بکاتن یاخود ئێستیقاڵی پێ بداتن. بەڵێ وەلی سەلیم پیامنێری پیام لە شاری هەولێرەوە سپاس بۆ زانیاریەکانی تۆ.